ئەم بڕیارەی دادگا بۆ دۆسیەیەکی وها هەستیار کە پەیوەستە بە ژیانی نەک هەر کیژۆڵەیەک بەڵکو خانەوادە و تەواوی کۆمەلگا پێچەوانەی بنەما و پرانسیپەکانی مافی مرۆڤە. وێڕای ئەوەی کردەوە نامرۆڤایەتی دەستدرێژیکردنە سەر خێزانێکی هەژار و ناحەقیەکی گەورەیە لەو خێزانە لە هەمان کاتیشدا لە کەدارکردنی سەرجەم بە هەمرۆڤایەتیەکان و ئەتەکردنی کەرامەت و شکاندنی شکۆی تاکی کورد و تێکدانی ئاشتی کۆمەڵایەتیە. لە ئێستادا ئەم منداڵە و خێزانەکەشی لە بارێکی دەرونی شڵەژا و ناهەمواردا ژیان دەگوزارێنن. بۆیە ئێمە وەک سەرجەم ڕێکخرا و کۆمەلگای مەدەنی سەنتەرە ڕۆشنبیریەکان و کەسایەتیەکان کە ناومان لە خوارەوە هاتووە داواکارین دادگا دادپەروەرانە مامەڵا لەگەڵ دۆسیەکەدا بکات و تاوانباران بە سزا بگەیەنێت. ئێمە وەکویەکێتی ژنان کە ئەمڕۆ لەگەڵ زیاد لە 100 ڕێکخراوی ژنان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە پارکێنالی کۆبوونێتەوە بە مەبەستی ئیدانەکردنی ئەو کارە قێزەوان و نامرۆڤانەی کە دژ بە لاوانی تەمەەن کچە تەمەنی 8 ساڵەکە لە شاری هەولێر ڕووی داوە. بەردەوام ئەم کەیسانە هاوشێوی ئەم کەیسانە بەڕاستی بەداخەوە ڕوو لە زیادبوونە بۆیە ئەوەی گرنگە لێرەدا قوتار نەبوونی ئەو تاوان بارانەیە لە دەستی یاسا واتە سەروەری یاسا یەکێکە لە داوا بنەڕەتی و سەرەکیەکانی ئێمە کە بۆ ئەوەی هاوشێوەی ئەم کەیسانە لە کوردستانە چیتر دووبارە نەبێتەوە. نەوەستین تۆزێکی